سڵاوتانە بێ بەڕێزانم کاتتان باش لاڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانە بەرنامەی هەفتانەی ئەم جارەش دیمەنی جیاواز و سرنجڕاکێشی تێدایە تا کۆتایی لەگەڵمان. کوردەیەک لە ئەڵمانیا براندێکی جلوبەرگ دادەنێت. لە سلێمانی خانمێک مۆم دروست دەکات. دوو ئافرەت لە دهۆک نووسینگەیەکی کڕین و فرۆشتنی خانوبەرە دەکەنەوە. نێرگێز ئەو گوڵە جوان و بەهاریەی کە بە دەرکەوتنی نیشانەکانی بەهاریش دەردەکەون جگەلەوەی کە لە بازاڕەکاندا خواستێکی زۆری لەسرە هەر لە مێژە لە شعری شاعرانی کلاسیکی کوردیدا ڕەنگی داوەتەوە. نالی دەفەرمێ فەرشی بەری کەفی پێتە نەرگز سەریدا خست و وەک چاوی حەیا. ساڵانە لە ئاکرێ کە نێرگێز ماوەیەکی زۆر دەمێنێتەوە بۆ ماوەی زیاتر لە 4 مانگ هەر لەگەڵ دەرکەوتنی نێرگەزەکان کۆ دەکرێنەوە بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان هەناردەک دەکرێن. ئەمە شوای کردووە ئاماژەکانی نەورۆز و بەهار لە نێرگزی ئاکرێەوە دەست پێ بکات. راستی هندی نسبتون نرگس یا نرگس سالانه که نرگس آوی بیتن و نویستان آوی بیت چاندن و بیت آفدان پاییز نرگس لحیوا 11 دیت کیت بازار ریدا و خلق استفاده بخوری بینیدن دیت فرود نه اگر نرگس خورستی بیتون پیویا باران بیتن دشتت مانگادو دیت فرود نه و روزانه و هی مثلا 20 دست کام فروشین دست کی وصا یا هی مثلا روز صدا یا هی روز 150 الهفته یا 10 دست کا سر روزت میده که روز چند دیت برهف کردن خو نرگس ما دو جوری نرگس و وگوه یه تایید بازار ریدا عامتا یا گشتیه نرگس رو جوری بجنه و نرگس رو کتک افدو نوعنا بس یا رغبت عالم بتر سر اف نرگس رو جوری نرگس اگه بین خوشه و زی خرابش نابیتن مقام اگه باش کرد ناف مال و دا بو سردان و بو اوا یعنی بو تبکارینان خلق رغبت اگه صورت سر نرگس هی منطقه که بگشتی نرگز یا بنوودنگه اوه نرگز دمو کاملت کن تاریکاری یا مالبات خواهد کن دیودا ام اتگین دستک بخود کین دستک و بو آکرت بین دکاندارن آکره الوره سعره که مناسب اتفروشن سعره ویجی نیا گنجای کب چنده دی مشتریت مینده دست به که اوه نرگز دمو کاملت کن هاریکاری یا مالبات خود کن اوه نرگز عملت کن بین مال اتگین دستک دیودا روانای دیودا بین بو آکره التنای دکاندار و ونده تفروتن هلبت اوه نرگز جیوه که چند ها تشتین دیگه الهام که مروید بخشیدن چشلای بهنای و بیتن چشلای جوانیای و بیتن چطور کسی که پیش بهینی یانجی هر بخو هوزانه که سروی بخو بیجی بو دانو هسته که گلک هستا مروید بخشیدن
نسبت نرگس اوکری یا داخل اوکری دا الهیوا ده 20 دست بید کتن حتی هیوا دو دور بری اوکری چید بیتن و بالاخص گندشوش نوکا يعني الجندشوش ماليفت كانتين كوك احمدها نرجزتون خرج جورية اصلينا دورو بري جندي خري بخو كريا نرجس ئەحمەد ئەندازیارێکی کشتتوکاڵی خەڵکی مووسڵە هەروەها باوکو براکەشی ئەندازیاری کشتتوکاڵن و توانیوانە چەندین پرۆژەی گرنگ بێکەوە جێبەجێ بکەن. یەکێک لەو پرۆژانە کە ئەحمەد دای مەزراندووە تایبەتە بە گوڵ و نەمام و هەروەها چەندین جۆری دیکەی پرۆژەی کشتتوکاڵین لەوانە بەخێوکردنی مێشهنگ و بەرهەمهێنانی هەنگ. ئەو باس لە پرۆژە و بیرۆکەکانی خۆی لە بوارە کشتتوکاڵی دەکات. أني المهندس الزراعي أحمد قاسم محمود. من ناوم أحمد قاسم محمودة ئەندازیاری کشتتوکاڵیم سەرۆکی سندیکای ئەندازیارانم لە بەشی گەنجان وەک دەڵێن هەنگاوی 1000 میل بە تەنها هەنگاوێک دەست پێ دەکات. منیش لەخوا بەزیاد بێت هەر لە منداڵیەوە لە کەشێکی کشتتوکاڵیدا لەدایک بووم و ژیانم بەسەر بردووە. باوکم پرۆفیسۆرە لە کۆلێژی کشتتوکاڵ و براکەم خاوەنی بڕوانامەی ماستەرە لە کۆلێژی کشتتوکاڵ. بە هەمان شێوە منیش کۆلێژی کشتتوکاڵم تەواو کردووە. هەر بۆیە من لە ناو ژینگەیەکی کشتتوکاڵی گەورە بووم. لەخوا بەزیاد بێت هەوڵدان بە ڕێگەی زانست و بە ڕێگەی کردداری کشتتوکاڵی یارمەتی داین بە لێزانی زیاتر کار بکەین. هەوڵمدا زانیاریە زانستیەکانم و کردداریەکانم یەک بخەم و وەک ئێوەش بینیتان لەم باخچەیە چۆن هەوڵم داوە هێندێک تێکەڵەی خۆراکی و کشتتوکاڵی بەکار بهێنم هەروەها هەوڵم داوە تەکنیکی نوێ و هاوچەرخ تێکەڵ بە تەکنیکی کشتتوکاڵی کۆن بکەم. استخدمت بعض الطرق الزراعية الحديثة وحاولت أدمج بين التقنيات الحديثة وبين الزراعة التقليدية. قبل 13 سنة نزیکەی پێش 13 ساڵ دەبێت هەڵسان بەکردنەوەی یەکەم شەتڵگا کە ئەوە خەونی ژیانم بوو زۆر دڵخۆش بووم کە هەنگاوم نابۆ بەدیهێنانی. بە شەتڵگەیەکی بچووک دەستم پێکرد کە خانوویەکی بچووکی پلاستیکی بوو. هەتا ئێستاش ماوە و کاری تیا دەکەم. پاشان فراوانترم کرد. پارچە زەویەکی بچووک لە تەنی شەتڵگەکە بوو. هەر لە کۆڵانەکەی خۆمان پاشان بە پشتگیری خوا و هەوڵدان و خۆشەویستیم بۆ ئیشەکەم وای کرد شەتڵگەیەکی گەورەدا بنێم لە ناو شەتڵگە سەرەکیەکان. پاشان لەخوا بەزیاد بێت ئەم شەتڵگە و باخچە جوانم کردەوە. نهاية المطاف إنه هذا المشتل فضل من الله. بعض الأسمدة وبعض المركبات الكيميائية. هەندێک لە خۆراکەکان و بابەتە کیمیاویەکان بە گران دەست دەکەوێت و زۆری تێدەچێت. هەر بۆیە هەستم کرد پێویستیم بە کوتانە بۆ نەمامەکان. هەروەها وەک دەزانن شەتڵگەکە بۆ دروستکردنی نەمام و شەتڵی نوێیە کە لە ڕێگەی پیتاندنەوە بۆ جۆرە جیاوازەکان ئەنجامی دەدەم. لەلایەکی ترەوە من هەنگ بەخێو دەکەم و کاتێک دەمرن من دەریان دەهێنم و لەژێر فشاری گەرمی و هێز دەیهاڕم. بەو شێوەیە بابەتێکی لێ دروست دەکەم کە پێی دەگوترێت سایتۆکاینات کە بەکاری دەهێنم لە بری پەینی کیمیایی و بەو شێوەیە نەمامەکانی پێ بەخێو دەکەم. لەو باوەڕەدام بە پشتیوانی خوا مافی داهێنانی پێوەربگرم. استخرجها وفضل من الله إن شاء الله حصل بها براعة بصدد إنه حصل بها براعة اختراع. سەرەتا وەکو ئارەزوو خواستێکی خۆی دەستی بە کاری بەرگدووری کرد بەڵام دواتر بە ڕۆنامەی دیزاینی لە زانکۆ بەدەستهێنا. عەبدوڵڵا دوای چەندین ساڵ کارکردن لە بواری بەرگدووری کە ئارزووی ئەو بتوانێت بێتە خاوەنی براندێکی تایبەتی خۆی لە ئاستی جیهاندا توانی براندێکی تایبەت بۆ خۆی لە ئاستی جیهاندا دابنێت کە ئێستا تۆمار کراوە و چەندین پێشانگای گەورەی جلوبەرگ و دووری نقاتی پیاوانیشی لە ئەڵمانیا کردوتەوە. هەروە هاوڵاتیانی کورد لە ئەڵمانیا سەردانی پێشانگاکە عەبدوڵڵا دەکەن. پرۆژا من نەهەسانی بوو گەلێکی ئاستەنگی ژێرە هەبوون گەلێک شترێ ساوێ هەبوو
gelek kar jê re gerek bû. Bi rastî yanî ez karim bêjme te roja min dibû roj û şeva min dibû şev. Yanî her ez pêre nedigiham lê bi dawî em gihane ew tişta ku em dixwazin. Dêzayna niha em bêhtir serkarê taximê zilama em çê dikin. Em dixwazin tişteke nû em bidine xuyakirin, renginê nû û modelê nû em çê bikin, ne ew modelê berê em dixwazin tişteke nû em bidine xuyakirin. Ji bêhtir dikarê zilama de ez dixwazim dêzayna ez vê tiştê pêş bêxim. Ez hatim Almanya ji berê de daxwaziya min ez dixwazim markeka ji xwe re çêkim markeka xas bixwe. Weka gotî çê kêmayî kî deverê de heye, ev merheleka gelekî muhim e gava ku em bizanin yanî kêmayî Kurd de heye. Gelekî belediya vî bajarî gelekî keyfa xweşkarê me re anîn, gelek di Merselê Say Tonga de di cerîda de gelekî piştgirî girtin, intervîw me re çêkirin, em bêjin xurfeta Sîna elvêdê heye li Almanya, ez tê de weka gotî endamim û yanî ji vê alî ve awa jî gelek alîkarî me re kir. جي شهنازية وقتها يعني حالة كله مزم لسر مستوى أوروبا تشي موديلات يكتب بخوازي مودرن إنجليزي بخوازي إيطالي تشكي بوكاني هي أو جي لحالة براسي كاكي عبد الله تشتي باش تي كار أو جي تشتي مودرن شيبك وقتها تشكي واحد بدنا في كردات كارتك فستيفالي عالمي براسي وبنابي كردا بتشكي جي سرفرازية جي سربلنداية هي هي دلالا دلين رابع درنگ هي صدرك تبيرامن بهنامن دنگ جه بابوكا دەستبەکردنا پێشەنگیایەکی ئەلمانیادا خۆرتە کورد جێک بەکریە جێک دیزاین گەلکی باش ناف کوردارە جێ سەرفرازیە جێ شەهنازیەیە ئەم هاتنە پشتگیریە ji vê xortê delar re bikin, ji vê dêzayên re bikin, ji vê stayilê re bikin. Bergo di nav me miletê me Kurd de xorta welê got bikarê tiştekî welê bi ser bixê cihê şehnaziye ji me re. Gelekî heş plana boz dikim. Ez dixwazim eyn wêreyê bigirim li dinyayê tevî ez bela bikim. Her welatekî ez dixwazim vî karê xwe lê bela bikim. Ev plana min e. Heger got dest me ve hat, ez bawerim ez gelekî ser min ser vê tiştê min kar kir, ez gihame rojeka weka îro lê ez li vê dê nasekinim ez dixwazim ez bela bikim li dinyayê tevî. بچنا بیز باکیم از ما حیری بتره نبی گلان تناکیم تش بلا بشکتره کبو کسبان تناکیم از دستم رو گیر بفره از این دنیا خراکیم آزاد دستیم نره بچنا بیز باکیم از ما حیری بتره نبی گلان تناکیم تش بلا بشکتره کبو کسبان تناکیم خاتونێک لە شاری سلێمانی چەندین ساڵە خەریکی کاری دروستکردن و دیزاینکردنی مۆمە و ئەمەش وای کردووە کە دیزاینەکانی ئەو تایبەت بن بۆ پێی کە زۆربەی دیزایانی مۆمەکانی بە شێوازی گوڵە. ئەو داوا لە خانمان دەکات ئەگەر توانە و بەهرەیەکیان هەیە لەسەر پێی خۆیان بوەستن و بۆ گەیشتن بە ئامانجەکانیان هەوڵ بدەن.
شانم عەبدوڵڵا ئەندازیاری کیمیایی دانیشتووی شاری سلێمانی کارمەندم لە خۆپاراستنی سلێمانی ماوەی کە ساڵێک ئەبێت دەستم بە کاری دروستکردنی مۆم کردووە لە سەرەتادا دروستکردنی مۆم وەکو خولیایەک وەکو حەزێک نەبوو لە ڕاستیە تەنها ئەمویست شتێک هەبێت کە تایبەت بێ بە خۆم جیاواز لەوەی کە من کارمەند بم شتێک بێت خۆم تایبەت بێ بە من گەڕام بۆ ئەو شتانی کە تازن بەڕاستی یەکێک لەو ئیشانەی کارانی کە تازە بوون لە ناو ئێمە مۆم بوو پێم باش بوو دەستم پێکرد سوپاس بۆ خوا کە ئەنجامێکی باشی هەبوو. بۆ دروستکردنی مۆمەکان لە ڕاستیە سەرەتا پارافینم بەکارەهێنا ئێستا هەوڵم ماوە زیاتر ئەو مادەی بەکاری هێنم سۆی واکس بێ چونکە بەکارهێنانی سۆی واکس کاتێک ئەیسوتێنی هەم بۆ ژینگە و بۆ ناوماڵیش لەبەرەوەی مادێکی سروشتیە لە پارافینەکە باشترە بۆ مۆمەکان دوو جۆرمان هەیە یان بە شێوازی قاڵب یان لە کۆنتەینەرێکە ئیتر هەر جۆرە کۆنتەینەرێک بێت هەوڵم داوە بۆ قاڵبەکان ئەو قاڵبانە بێنم کە بەڕاستی جیاواز بن یا لە پیجەکانی کە یا لێرە بوونی نییە یا ئەگەر هەش بێت کەمە کۆنتەینەرەکانیش بە دیزاین و گوڵی وشک هەوڵ ماوە شتێک بێت کە جیاواز بێت هەروەها لە مەوادی مۆم خۆشی گوڵ دروست بکەم و لە ناو کۆنتەینەرەکانە دایبنم کە تەسەورەکەم تۆزێک ئەوە جیاوازیە بێت بە ئیشەکەم. لە سەرەتا کە دەستم بە کارەکە کرد تەسەورم ناکرد بۆ شێوازە پێشوازی لێ بکرێت بەڵام سوپاس بۆ خوا یعنی هەوڵەکانم بەزایانە ڕۆشتن و پێشوازیەکی باشی لێ ئەکرێت تەسەورەکەم ئێستا لە هەموو کوردستانی یعنی نەک هەر بۆ من بۆ ئەوانی کەش کە کاری مۆم ئەکەن بە هەمان شێوە بێت. ئێستا وەکو حەزێک بۆ منە ئیشی مۆم هەروەها داواکارم لە هەموو خاتوونەکان ئەوانی کە خولیایەکیان هەیە ئەوانی حەزەکەن کارێکیان هەبێت کە تایبەت بێ بە خۆیان من داواکارم کە هیچ شتێک نەکەنە سەبەبی ئەوەی کە دەست پێ نەکەن ڕەنگە هەموو کەس نەتوانێت کە لە سەرەتایە دەست پێکە بە باشترین شێوە دەست پێ بکە بەڵام کاتێک کە ئەکەویتە ناو بوارەکەەوە ئەگەر کاتی تەواوەتی بیتێ ئەگەر وردەکارێکی تەواو و سرنج بخەیتە سەر ئیشتێکی خۆت دڵنیام کە لە کۆتایی یا ئەنجامێکی باشی ئەبێت. هەندێ پیشە و کار هەیە گەر پێشووتر بۆ خانمان سنووردار بووە بەڵام ئێستا توانویانەوە بربەستانە تێک بشکێنن دوو ئافرەت لە شاری دهۆک بۆ یەکەم جار نووسنگێکی فرۆشتنی خانوبەرە دەکەنەوە ڕەمزیە و شیرین دوو هاوڕێ یەکترن کە پێشووتر لە نووسنگەی خانوبەرەی کەسانی دیکەدا کاریان دەکرد بەڵام ئێستا لەسەر پێخوایان وەستاون بۆ یەکەم جار نووسنگەی خانوبەرەیان لە دهۆک کردوتەوە زۆر جاریش خانمانی دیکە سەردانیان دەکەن. نزیکی مایتهنگ بس قامی بتقانعين الآن داف في السماء أنا يعني مساحتها حوالي 350 متر قالك أبوها مقطعك هاي 300 مترية جمارة 1660 ركنة عن مالا ببيتم أنا كنت جيوكي ما أنا قالك
نوفمبر رمزية شعبان حسنة تقريبا صالت نقطة 80 من ما كنت بيجن كت عندك جرا كاري كري بشتينجي ما عندك خاني بخود شي كرينو فرو كرينو آوا كرينو وهو صاب بری هنگی جینانی هر معو حزه هبوا بس شد بید نکو جواکی الريك المجرتي بلكي مثلا اس مسؤول بوم مالاخو يعني من اركي عائلي هبو انا شوي ما فيكوري رسمي بكم ويجو بيبو ما برهاب بوكو شين فيكوري بكي هيك نبتدون هوادي كرجندي شيرين شعبان محمدم كچا دهوكما دهوك بويما ودهوك معظم بويما وحزام بو في كاري هبويا جلق شميجة ما افكاري كري ما الجلجة تشونا مكتبة قطع كري ما فروت بو ما فايدة جكر وامرو ما ايقادي كرو دي بيش وبشتينجي ظروف ولا هاتن وداعش هم وضع اقتصادي تكشو همي تشبيدنج بو هم جبيدنج بون وفضل صالك كورونا جاو جبتشاكي ويجي همية قلق تأثير الهمي تشتيكر عامة وبشتينجي فاجي خزما منها هوالا منها مديتو جاف تشتاكي وافكاري كري ما قلت هم بوش نهار ما بخو مكتبه كذا كاين ما هردوكا الحمد لله بخو فاكرو ما قلق بيروز باهي الماكر واكيد هندك هابن جي بيجن ماشو لا وايا ماجن كنو بس با ام دي بو همي اثبات يعني كو ام زيركين ومكتبه ماجي قالك تنانك ما هردو رقازا جن وميرو هندا ديار نبو مثلا وكي في قافيك وهمي بزانوك امي ويشوليت كان مقطع كري هرم قلت خداني مكتبي كابو مفروشة يعني يا ديار نبو كو ازم ويت كم دا شوي كرمو بجمع يكيد كابو مفروشة شوي وصا وكي في قافي نبو كو يوم بخو بيت في قافينا في قافي ام بخو بخو كرينو فروشينو تينانك ما ام بود فروشين ام سر بسترين خد هر افراد كاشيان هبنو اسبار كم شيان جيت هين بلانار این خارج خانی و شوله خوش رابن در کفن دست بکن همی جورت کاریشم بکن أنا كاين قريباني ودرجة عندي كنا تاعد فيا طعاي چند هذا كتوم بيش أزم بسم ما قلتي بلكي جالك هابن اون بلكي شما تشتر هابن بس وقتی هم چین ما دستاوت یک و دو رسمیاتت خود چیکن ما برای خودت تشتاقی غریب دا فندق آن هندگو کراکنی کتی دچکن آن یعنی وکی اوید یکم کتی بو دام ام چی دچکن ما کتی این آفرت نانی اوی کمی کسان آفرت نویره یه چندی وای کره شقت و نخالینه پیام من با آفرت آوار که آفرتت مد خدان شیانن او خدان فکرن او تشین او یکیرین یعنی اگر تو برای خود مثلا بگوه دهو که خانی آفرت دچیتا پیش قطعه دچیتا پیش سیرامیکی دچیتا پیش کاشی و حتی دماهیه یعنی او خدانا بریاره بس همایا و شرط یک اوی کاری کرد یعنی یکی دی هچ کش پیش و بریاره دادن اگه همی تشته هر آفرت کرد حيل عسكري بنين بجنافيري قطعة ركنة صادو شيستو نهج ماراوي فروشي تخضانوي وابا سي قطعة بنداتر صادو حفتو بنش او جخانية كرينا فروتنا كرينا ديت يعني فكرين ماذا ام اوفا كنجي يعني كشيون ما شيون بردست ما آماده بون ما انيت ام خوخانيا قطعات كرينو آوا كينو فروشينو آنجي بويكي تشي كينو آن يعني ما في حزت هين آنجي أبا فكرة ما آنجي بروجين مانا مقابل حديقة خداني بيشتم بازده ومجال أنا كاين قريباني ودرجة عندي كنا تاعد فيا
پێکەوە بینەری بەرگەوە بەتەکانی بەرنمەیە ئەم جارێ هەفتانە بووین سپاس کە لەگەڵ ماڵ.